سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە بژێوی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان دەکەین با بزانین هاوڵاتیانی قەزای بەردەڕاش چۆن بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ دەکەین و ڕابوچوونی هاوڵاتیان لەسەر ئەم تەوەرە وەڵدەگرین بینەرمان بن. سڵاو چۆنی؟ سەریم سەرچەوە خۆشبی سواس. چاوە ئیش و کاری خۆت دەکەیت و وەکو گەنجێک لە بەردەڕاشی خۆت بە چ خەریک دەکەیت؟ قورئانە مازن خوێندنە دکانێغا ئەزە دەوام و ئێڤۆریۆمە و وەکت گەل ڕوژێ دکانە نیک بۆ بێخۆ چە شۆ لە خۆنی کارتان چۆنە؟ قورئان شۆڵە سفرە چە شۆ برۆ معاش نییە معاشی بدەن شۆ دەهابێتن باز معاشی نۆدا بە خۆت چەند ساعت کار دەکەیت؟ قورئانە مازن ئەکرد بێژن ڕۆژە هەمیە دکانێ باش شەوەیەکە مادراسەکە مادراسەژینینە چم پەیوەستۆگا برۆ دەرەوە سۆڵگارن بازارتان ناوازە بازاری خۆ دەگەڵک لەوەزە ئەنی بۆ زۆر گەڵکی لەوەز ئێوە خۆتان چ کار دەکەم با بڵێن چ شتێکشی دەکەن؟ قورئان دکۆنە کۆرەبۆیە ێ سەلۆ جەمیدا و چتۆ نێوە ئەنی بەس دوکانی ئێوە وایان بازاری بەردەڕش بعدێ بۆ زۆر هەمیە وەسوە بۆ زۆر هەمیە یەک پێژن شوڵەوەیەوە سفر ئیش و کار لە بەردەڕەشەیە؟ قورئان یۆ زەعیفە یۆ های نۆژمەتەنیە بەس یۆ زەعیفە گەڵات باش ژێوی ژیانی خەڵک چۆنە لە بەردەڕەش چۆن ژیانی خۆیان بەسەر دەبن چۆن داهاتێکی بۆ خۆیان پیا دەکەن بۆ ماڵ و منداڵەکانی خۆیان قورئان شوڕ بەردەڕاشی یەکت بێژن شوڵ نییە یا سەفر عین جحالێتمە هەمید بێکۆر و بێ شوڵن هەمید باتۆڵن هیچ کارێک ناکەن؟ ناب خۆدێ شوڵ نییە کار لە بەردەڕەشی نییە یعنی گەنجەکان لەسەر ئیشی خۆیان ناب خۆدێ گەنج بەردەڕاشی هەمید باتۆڵە یعنی سادێ نوت و نەت باتۆڵن چە شوڵ بیت نییە باش بەردەڕەش هیچ کارێکی تێدا نییە ئەوان بە خۆیان بکەین گەنجەکان هەوڵی بۆ نادەن بەردەڕاش بێ خزمەتە ڕۆستی چە خزمەت و بەردەڕاشی نییە خزمەت و بەردەڕاشی نۆکە یعنی قازۆیە ئەگەر بێژنە قاز و سال بە قازۆیە سال بۆ کرێ مابەت بیت بۆ بەردەڕەش چی پێویستە؟ قورئان گەڵات تش پێویستە بەردەڕاشی بەردەڕاشی گەڵات تش پێ دەبێتن ڕێک و بۆنێت وێ چێکان یعنی گەڵات شتێ دیکە چێکان خاستە هەندا سڵاف خاستەمە هەی هاتۆ نوکە یعنی ڕێکەوەی گەڵا کۆ ناخۆشەوە تاسکە و ئاوی دیە یعنی یۆ بێ خزمەتە حەقیقات پێ دوای هیچی بۆ نەکراوە؟ ناخوا بێ چۆ بەردەڕاشی ناکریاتۆ وەکو گەنجێک چ پەیامێکت تێ بە قورئان بۆ حکوماتی حەقیە حکومات شتێکی بەردەڕاشی بکاتن یعنی ڕێکێتمان گەڵێکی حەقیر ناکردنا یعنی ئاڤای سۆیدۆ گەڵک چێکە ناوێت دیکە کۆری بوو گەنجۆ تارخۆم بکەم گەنجێت ناوچنە سە کۆراکێ شوڵاکێ بکەن تۆ وەکو گەنجێک چۆن ئیش و کارەکەی خۆت دەکەی چۆن بژێوی ژیانی خۆت دەکەی؟ بەڵێ وەڵای ئەوە ڕاستی بیتەن بژێوی ژیان زۆر ئەستەم بووە ئێستا من پۆلی شەشم تەواو کردووە و لە ماڵ دانیشتومە هەر وەک دەبینی دامەزراندنیش نەمایە خەڵکیش دلی بە خوێندن و بە شەهادەکەشی خۆش نییە هەرچەندی بە دوای کاریشدا دەگەڕین نایدۆزینەوە هیچ پرۆژەک یان شەریکەک شتێکی وهانیە بتوانانی لی بەشدیاری بژێوی ژیان پێدابین بکەیت بەڕاستی بژێوی ژیان زۆر ئەستەم بووە
لە بەردەڕۆژ هیچ کارێک نییە گەنجەکانی خۆمان زۆر لێرە ئیش بکەن بەڵێ زۆربەی گەنجەکان ئێستا بە دوای کارەوەن ئەوەندەی دەگەڕێ هیچ شوێنێک نبینیەوە تاوەکو بتوانانی بژێوی ژیانی پێدابین بکەین گەنجەکان هەوڵی خۆیان دەدەن گەنجەکان هەر هەمووی خەرێکی ئەوان پەشت و کارێک بدینەوە بژێوی ژیانی پێدابین بکەن نییە هیچ کارێک نییە نازانین چ بکەیت باشە باشی بازار چۆنە بازار قەڵەباڵەغەیەکی زۆری پێوە دەبینێ بەڵام هەر دەچی لای دوکانداری گازەکەی دەڵێ بازار ماستیسە بەڵێ کاکە ئەگەر مەعاش و بودجە بیتن بازار لە خۆ دەبیتن ئەوە تەمەشاکە دەنی پڕی خەڵکە بەس هەمووی باهی ئەوەی نییە کە بتوانین بەدڵی خۆی مەسروفی بکاتن شتێکی بکڕیتن ئەگەر پارە نەبیت و بودجە و مەعاش نەبیتن داهات نابیتن ینی خێزانەکە ناتوانن بە ئەو شتێک کە پێویستیان نەدابین بکەن و هەمیان دەتوان بەس بە ڕێژەی کەم ئێستا ئەگەر مەعاشە بیتن بودجە بیتن ئیش و کار هەبیتن خەڵکەکە وەکو ئاسایی لێ دێتەوە دوکاندارەکان بازار خۆش دەبتەوە بەگشتی هەموو شتە پێ وایە بازار گرێدراوە بە موچەگەر موچەکە هات و بازارش قەڵەباڵغ و قەڵەباڵغی پێ دەکەوێت بەڵێ بە تەئەکید هەموو شتێک گرێدراوە بە موچە ئەگەر بێت و سەری مانگان موچە بێتن هیچ کەسێک پێویست ناکاتن بە دوای کاردا بگرێ بگرێ ئێستا فەرمانبەرەکانیش موچە خۆرن پێشمەرگەکانیش لەگەڵ موچەکەی خۆیان سەرەرای ئەوەی فەرمانبەرن بە دوای کارێکدا دەگەڕن یان کارێکتری لەگەڵ دەکەن نویان دەرناینیتن بژێوی ژیانیان ئەستەم بووە. من وەکو گەنجێک ئێستا لە لای قەزای بەردەڕەشین لە لای گوندەکانی قەزای بەردەڕەشین ڕۆژانە شما و لێرێ کارەکەم لە هەولێرەیە کار دەکەیت لە گومرگیش دەکەم سێ بەیانی ئەچما و لێرێ تا 12 نیوەڕۆ ئەگەڕێمەوە ساعت کار دەکەیت ڕۆژانە چەند ساعت سێ بەیانیەوە تا 12 یعنی لەوێ 6 ساعت لەویش سێن 9 ساعتیش دەکەین ماندوو نابن بەرێ وەڵام ماندووە بی بەیانیەکەی زۆر زووە ئەوەیە ناخۆشە ئەی بۆ تایمی خەو ڕۆژانی بۆ تایمی خەو وەڵی لۆ خەوەکەی زۆر ناخۆشە بەڕاستی بەڵام چی دەکەی ژیانەکە وایە ئەگەر نەیکەی ژیانەکە بەسەرەوە ناچی دەها باشترە ماندوو دەبوون لەی شوکارەکانی بەرەوەڵە ئەگەر ماندیش نەبی کارەکەت پێ ناکرێت ڕۆژانە بەردەوامە تۆ کار ئەو کاری دەکەم بەردەوام ببەرە لە گومری شەو لێرەیش دەکەم سێ بەیانی وەکو خۆم و براکم شەر لەگەڵم دێت براکەشم وەکو خوێندەواری تاوا کردو وەکو لێشی تاوا کردووە ئەمە 2 ساڵە لە گومرگیش دەکە تەنها بە عەرەبانەی بچی دەفعیش دەکە خوێندنی تەواو کردو لەگەڵت دێت و لەگەڵ تۆ کار معادی بەردەڕەشی یەکەمینا لەسەر بەشی خۆی ئێستا بە عەرەبانەی دەفعیش دەکات ئەمە کارەکەیتی لەگەر من کارەکەی وەکو منیش باش نییە ڕۆژانە تێ با بەلای زۆری 5,000 کارەوە نەیە باش ئەگەر کەسێک خاوەن مناڵ بیت و خێزاندار بیت و لە کرێچی بیت و کرێ کارەبا و مۆلیدە و لێ ڕۆژانێک بۆی دەردەینی بەڕای من دەرناینی ئێستا لە دەشتی بی زۆر باشترە دەشتەکە قیچێک باشترە وەکو دامان ناکرەی خان و ئەو شتانە لە دەشتێ باشە بەڵام لە وەکو قەزایك لە بەردەڕەش بی لە کەلێک بی یاخود لە هەولێر بی بەڕای من ناتانی ژیانەکەت بەڕێوە ناچی خوددان خێزاندار بی و منارەتە بێ و بەڕێوە ناچیت ژیانی گەنجان زەحمەت بووە تەنها لە دەوڵەتی خۆمان لە وڵاتی کوردستان زەحمەت بووە ئەگەنا لە هیچ جێگوان نییە ستا گەنجەکانی خۆمان ئەوەی دەشتە دەرەوە دەڵێن نەچیت بەڕاستی ئەوەی دەشتە دەرەوە دەگۆڕێت دەبتە نەفەرێکی تر چکە لە وڵاتی خۆمان ژیان بەڕێوە ناچی بۆ گەنجان باشە دەرەوە چارە سەرە بۆ ئێستا بۆ گەنجی خۆمانی کوردستان بەڵێ چکە لە کوردستان شتێکی شوان نییە ئەسان ژیانی خۆی پێبەڕێوە بە باشە بۆ گەنج بیر لە دەرەوە دەکات بۆ هەوڵدانی خۆی ناکە بۆ دوای کار بگەڕێت ئێستا وەکو هەولێرێ کارەکە زۆری لە هەولێرەیە هەولێرێش ئەوە ئێستا بڕۆ لەوانەیە 2000 بەنگلاندیشی لێبی کوردەکەی خۆمان ئێستا بێ ئیشە گەنجانی خۆمان دامانە قەزای بەردەش ئێستا بێ ئیشە باشە بۆ بەنگلادیش بێ لە هەموو شەریکاتێکەوە هە لە نەوتی بگرە و لە هەموو شەریکاتێکی تریش هەتا بە کۆمپانیاوە بە
هەموو ڕێگاوبانەوە هەمووی بەنگلادیشی لەسەر دامەزراوە. گەنجێک ڕۆژانە خۆت بەچ خەریک دەکەیت؟ و خوددای خەریکێ وایە خەریکی شۆل و خەریکی مارەرەوەینە. کار دەکەیت؟ بەخوای لە هەولێر بووم ئێستا شوا لە ماڵم. ئێستا لە هەولێری دێوە؟ ناوەڵە بەری 4 ڕۆژە لە هەولێر بووم. هایتمەوە ماڵ 4 ڕۆژە استراحەت بکەم لە ماڵ. ماندوو دەبن لێ شوکارەکان؟ بەخوای مایشەیە بێماندی بوون. چەند ساعت کار دەکەیت؟ بەخوای کارم لە سعات 9 سوبینەیە تاکو 8 شەوەیە 7 نیوە ساعت کار دەکەی ڕۆژە تقریبان. باشە ئەو داهاتەی کە وەلی دەگری بژێوی ژیانی خۆت پێدابین دەکەیت؟ الحەمدولله. زانداری؟ نەخێر. کو هاتە ئێستا نەتینەوە؟ بەخوای ما ژیانەکەما بەڕێوە ناچی هەراندا خۆمان مەسرفی خۆمان بکەین ئەگەنا الحەمدولله. الحەمدولله بۆ شتێک باشە لەبەر ڕۆژ گەنجێکی زۆر دەبینیم بێکارە گلەی لەوە دەکەن هیچ کارێکیان بەدەست ناکەوێت ئەو گەنجانە خۆیان نایانەوێ کار بکەن یاخود کار نییە بیکەن نەک لە ڕۆژ لە هەموو شوێنە حالیان کار لە بەردەڕەشی نییە ڕاستی گەنجامان زۆر لە ماڵن ئەو کارە شەوانمەوە نایکە گەنجامانیش بکەن ڕاستی ئیلاگە بچنە دەرەوە گەنا لە بەردەڕەشی نییە. باشە دوو قسە لەگە هەر کەسەشی دەکەین چونە دەرەوەیان لە مێشتە نانی پێ دوایە چارەسەرە چونە دەرەوە بەخوای لەگە لە ژیانی خۆیان بێزار نەگەنا ژیانەکەیش ئایبینیەوە بەڕێوە دەچێت الحەمدولله. ئەگەن ئەو کەسانە کە لە ژیانی خۆ بێزارن دەیانەوێ بڕۆن. باشە زۆر دەڵێن کارمان بەدەست ناکەوی بێکاریە بی بازاریە بێ ئیشیە زۆر گلی و گانز قسەی لەگە هەر گەنجەکی دەکەی گەنج دڵی پڕە دەیەوێ قسەی بکە بەس بەڵام کەس دەڵێ جێمان بۆ ناگرێت. والله ئیشەکە ڕاستی لێرە نماوە ئەگە بچنە دەرەوە احتیمالە هەولێرە دهۆکە ئەگە لەو جیانە ئیشە بێگەنە لە بەردەڕەش وەڵە ئیزنیە سفرە. گەنجەکە ئێستا دەتوانی بە دوای کار بگەڕێت و لە هەولێری ئیش بکات و لە دووەکیش بە ئیشی بەدەست دەکەوێت احتیمالە. بژێ ژیانی ڕۆژانی خۆت چۆن دابین دەکەیت؟ بەڕاستی بژێ و ژیان تەنانەت زۆر قرس بووە ئێستا یەک لەوان خۆم 3 داوام دەکەم ینی 2 داوام دەکەم و دوکانی میشەیە ینی هەر هەندە دەگەیتە سەری مانگ بۆ ئەوەی بەڕاستی بژێوی ژیان زۆر قرس بووەوە و خەڵک لەبەرچی لە ڕۆی زەواجەوە لە ڕۆی هەموو شتێکەوە بەڕاستی لە پاشەکەوتندا ینی وەکو دەوڵەتەکانی پێشتر هێنا هەموو دەوڵەتەکان پێش دەکەم بەڵام ئێمە لە وڵاتی مە بەرەو پاش دەڕۆی نازان ئەوانە بۆ چییە؟ هۆکاری ئەوانە کە ئەگەر گەنجێک ئەگەر ویستی ئیشێک لە شارەکەی خۆیە بێ ناشتە شارێکی تر و مەسرەفی شارێکی تر بکە بەڵام ئیش لە شارەکە نییە بۆی ئەو پلانی حکوومەت پلانی نییە بۆ ئەوەی کە گەنج دابین بکە بەڕاستی ئێستێک لەوان ئەمن یەک لەوان خەریجی کولیەمە و 4 ساڵە دەوام دەکەم و عاذرم یعنی حکوومەت تەنها تااقەتی ئەوەی نییە کە خەریج تەڵابا ینی خەریج دەکا ینی عقی خۆیتی دامەزراندنی تی بابە دامەزراندنی ژنیا بە شتێکت ماگانە بۆ دەبڕێتەوە ینی شتێک دیار دەکرێت ئێستاێک لەوە من 4 ساڵ داوام دەکەم و 2 داوامیش دەکەم ینی 8 ساڵە من خزمەت دەکەم خزمەتیش دەکەی ینی بە شتێکی کەم ئێستا باکەم شتەکەکەم بیت بەس میم ماگانەکە دیار بکرێت ینی شتەکە دیار بکرێت بزانی چۆن ئیش دەکەی چۆن ئێستانی لە وڵاتی خۆماندا موچە هیچ موچە تەواو ینی بەراوە باوەڕ دەکەی ئەوی
ئەوی مۆزەفە و ئەوی فەرمانبەرە تەواو پشتی لە موچە کرد یعنی بە بژێوی موچە ناکە. باش ئەو کەسانەی کە بامڵی کەسەکە کە مۆزەفە مامۆستایە هەر لە هەر شوێنێکە کە کار دەکە داهاتەکەی لەسەر موچەیە ناتوانانی وەکو ئێوە وەکو جەنابتان دوکانێکی بیکاتەوە یا خەڵ و تااقەتی ئەوانە پشت بە موچەی دەبستناگە و موچەکەی وەلی بگرن دێن لە بازاری سەرفی دەکەن و بژێوی ژیانی خۆیان و ماڵ و منداڵەکەی خۆیان دابین دەکەن. باردەکەی موچەکە 6 ڕۆژجارێک ینی 6 جۆرە 6 ڕۆژجارێک هیچ شتێک دیار نییە ینی ئەویش ئەو کە فەرمانبەرە کە شتێکە ینی شتەکەی وەکو دیار نییە جار وایە مانگەک دێت جار وایە ینی ئەویش فکر بکاتەوە بۆ 30 ڕۆژ دابینی بکەیان بۆ 6 ڕۆژ ینی شتەکە زۆر قڕست بووە. باشە پێت وایە بژێوی ژیانی هاوڵاتیان زەحمەت بووە لێستا زۆریش بەڕای من زۆر بۆیە گەنجامان دەڕۆن بۆ دەرەوە حەقی خۆیانە بەم بەڕای من ئاخی خۆیانە بە ینی شتێکی ئەگەر تو لە وڵاتێکدا دەژی شتێکی سەرەتایی بۆ دابین نەکرێ یعنی نازانم چۆن شتەکە زۆر گەنج هەیە دەڵێ چوونە دەرەوە باشترین چاس ئایا چوونە دەرەوەی بەڕای تو وەکو گەنجێک چارەسەرە بۆ ئەم بابەتەیە بەڕای من چارەسەر نییە زانین بۆ چارەسەر نییە کە ئەتۆ ڕۆیشتی بۆ ئەوان حەقی خۆیانە بە چارەسەر نییە دەتوانی شتێکی تر موقعتە ینی کە شتێکی کاتی دیاری بکرا بۆی دیار دەکەفی بەس ئەویش عقی خۆیتە ڕاستی ینی حکوومەتە هیچ پیچ پیلانی نییە تەنانەت لە ئێمە هەرێم وەکو عێراقیش نییە تەدوانی عێراق کە خەریج دەکا ماگانە شتێکی پێەدا بەڵام هێمە ئەویش نییە. وڵای بژێوی ژیان ئێستا زۆر بە زەحمەت بووە یعنی لەوەتەی ئەو بێمەعاشیە و ئەو قەیرانە بەسەر هەرێمی کوردستان داهاتوە بژێوی ژیان زۆر ئەستان بووە بە تایبەتی ئەو ماوەیە کە 2 مانگ 3 مانگ جارێک موچە دێت یعنی بژێوی ژیان زۆر ئەستان بووە بەڕاستی. ڕۆژانێکی کە خۆت دەکەیت بەشی بژێوی ژیانی خۆت دەکات و ماڵ و منداڵەکەت و وەڵا بەشی یەکات بەڵام چییە بە ئەستەم یعنی بە زەحمەت ئێستا بازار زۆر زایف بووە ڕۆژانە چەند سەعات کار والله تقریبا 9 ساعت 9 ساعت 8 ساعت 9 ساعت 10 ساعت جار دەزانی ئەرێ وەڵا ماندوو دەبێت ئەرێ وەڵا ماندوو دەبین ئیشەکەی ئێمە کەمێک بۆ ماندوو بوونە زۆر لەسەر پێڕاوەستانە هەمووی لەسەر پێ تەوان زۆر لەسەر پێوەستانە ئەرێ وەڵا. باشە ئێستا دەبینین گەنجەشی زۆر بێکار و بێ ئیش دەسوڕێنەوە گەنجەکانی بەردەڕەش باش ئەمانە خۆیان نایانەوەی کار بکەن یان کاریان بەدەست ناکەوێت. وەڵاهی حەز ناکەم کەس حەز ناکات کار بکات هەمویان حەز دەکەن ئیشیان هەبێت هەمویان حەز دەکەن ئیش و کاری خۆیان هەبێت سبەینان بزنە سەر ئیشی خۆیان و ئێوارانش بگەڕێنەوە کەس نییە وابزانە و حەز ناکات کە ئیشی هەبی. دەزانی چییە حکوومەتەکە ئێستا موچەی نانێری یعنی ژیانی زۆر بە ئەستەم بووە گەنجیش ئیشی ئێستا بەدەست ناکەویت لەبەر ئەوەی ینی مەحاش نییە موچە نییە ئیش و کار هەمووی وەستا لۆیە ئیشی بەدەست ناکەویت ئەگینا چۆن حەز ناکات بچێتە سەر ژیان چۆن حەز ناکە ژیانێکی خۆش بەڕێوە ببات. هەوڵدانی خۆی دەکات ئەرێ وەڵڵە هەوڵ ئەدات چونکە من ئێستا ناو بازارم ڕۆژانە گەنج ئەبینم ئەڵێ کاکە شاگردت ناوێت بەخوا ئێستا بازار زعیف بووە ئاگینا چۆن ئەرێ وەڵڵە دێن ئەڵێ کاکە شاگردت ناوێت بەخوا زۆر لە دلیشم ناخۆشە بازارش زعیفە ئەگینا چۆن وەلی ناگرم نەک من هەر سەدان دوکانداری وەکو منیش ئەگەر بازار هەبێ ئەوەندە گەنجەس بێ ئیش نابیت. گەنجانی خۆمان بە دوای کار دەگەڕێن کاریان بەدەست ناکوێت بە دوای کارەگەڕێن زۆریش بەڵام چیە ئیش نییە بازار نییە مەحاژ نییە ئیشوکار هەمووی وەستایە ئەوە ئەو کێشەکە لێرەیە داواکاری ناحکوومەتیش ینی ئاوڕێک لە چینی گەنجان باتەوە چونکە ئێستا چینی گەنجان با بڵێن هەر چینی گەنجە وڵات سەردەخات و هەر چینی گەنجش وڵات دادەبەزێنی دەستان خۆش زۆر بەخێر بن سەرچاو.
ئیش و کارەکانتان چۆنە؟ وڵی شکار سبەنان دێن هەتا ێوارە لێرە ماسی دەفرۆشین بەس ئێستا لێمان ناگەڕێن مالاسەف حەقی بلێ وەرە بە خۆت ماسی بدە خەرشی دەێمە لێر ڕدەگرم لێرە دەرم دەکەن دەستمەوە لای لێلا دەرم دەکەن وەکو دەوی کاکە وڵای بۆ جێم دەکەن یەک گەنج لێر نامینی هەموو دەڕۆ فیلێر دەکەن لە ئەوروپا ئەرێ بەخۆ ژیان نیە لێرە دەبێ هەم قەشاشی بفرۆشن ئەوە ڕۆژانە چەند ساعت لێرە کار دەکەیت و چۆن؟ وڵی ڕۆژانە لە سبێنەوە ساعت هەتا ساعت 5 ئێوارێ هەرم دێ باشە لە خەڵکی بەردەڕەشی؟ نا خەرچکەرە ژێمە ڕۆژانە لە کەلەکی دەی بەردەڕەشی ئەێ ماسی وڵە ساعت 5 سبێنێر دەستم ئەوی شکار کاسیمانە باشە ماسەکان لە چێن دەردەین؟ ماسیەکان هەمووی لە پشتخابووری دێ و لە مووسلێ دێ و لە خوارگوێڕی دێ و لەو زیانە دێ لە هەموو جێشی دێ باشە ئیرانی هەیە هەموو شتەکەیە باشە ئەو کاری کە دەیکەیت بەشی بژێ و ژیانی خۆت دەکات وڵا ڕۆژێ بەش دەکات ڕۆژێ بەش ناکە ئەجە بە تەمای خۆی بەشمانونەکە دەکات لە خوای بە زیاد بێ باە هەندێ هە دەردێ وڵات جاخەڵ حکوومەت چ بژێوی نێشتووە چ کاری نێشتووە بۆ خەڵکە بیکات ئەگەر ئێستا بە قەزای بەڕەش قەزایشی گەورەیە نازانم 100 گوندی لەسەرە ئەگەر هەر بێت و لە شەریکە یان کۆمپانیەکی گەورە دامەزرێنی هەر کۆمپانیەک 100 گەنجی ئیش بکات ئێتەوە ئەوە خەڵکەکە گەنجەکان هەموو ڕوولەوە دەکەن گەنجەشی زۆر لێرە بەردەڕەش بێکارە ئەرە وەڵڵاهی زۆریش نەبەس هەر بێتان زۆریش بەتایبەت لە بەردەڕەژنا لە هەمووی کوردستان گەنجەکانی خۆمان بە دوای کار دەگەڕێت لە هەموو کوردستان بگەڕێت گەنجەکان ئێستا پارەی نییە ژیانیان سەرگیری پێکوێنێت یعنی حکوومەتەکە یەک کار و کاسبی بۆ خەڵکە نێشتووە باشە پێت وایە ژیان زەحمەت بووە بە تایبەتی ژیانی گەنجان کە گەنج زۆر گرینگە بۆ داهەتی وڵات و وەکو دەڵێن بڕبڕەی پشتی وڵاتە وایە بەس ئەگەر ئێستا تو تەماشای پارەی حکوومەت بکەیت لە ئیبراهیم خەلیلەوە ئەو داهاتە بۆ کورسان تێتەوە ئێکا داهاتەکەی لە باشماخەوەوانە داهاتە کا داهاتەکەی ئێستا بەس تەماشای داهات ئیبراهیم خەلیل بکەیت نوچەی کارمەندەکانی هەمووی بێت ئەوە دەکرێت دەتوانێت دابەشی بکات ئێکا کا پارەکەی باشە تۆ تەخەروزت کردووە؟ نەخوێندنەوە تا پۆلی شەش خوێندەوە وازم لێناوە باشە ئێستا خۆت چ کار دەکەیت؟ ئێستا من شۆفێرم شۆفێری ساری گەورە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوی گوێبیستی بوون ئەمە ڕابوچنی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەو ڕۆکەمان سپاسی ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ